تەوەری بەندە ڕاگررتنی هاوسەنگیە لە نێوان کار و پەروەردەی منداڵدا. سەرەتا گرنگە ئەوە بزانین بەڕاستی کە هەمووان بزانین پێشەوەی بچینە ناو ناوەڕۆکی بابەتەکەەوە کە شەپۆلێکی زۆر مەترسیدار لەسەر کۆمەڵگەی بەشەریەت بەگشتی و کۆمەڵگەی کوردی بە تایبەتی هەیە. لەوانەیە ئەم شەپۆلی مەترسیە ئێمە هەر لە دیدگا و تێڕوانینی تەنها مستەڵەح و زاراوەوە بینیمان بێ، وەکو خێزان خۆمان تا ڕادەیەک توانیمان بێ ببین بە قەڵغان، ببین بە بەرگری کارێکی ڕاستەقینە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو شەپۆلە. بەڵام ئەگەر بە چاوی دڵ بە چاوی عەقڵ سەیری برینە حەقیقەکانی ناوم کۆمەڵگا بکەیت، بەڕوونی ئەوە ئەبینی کە کۆمەڵگاکەمان لە قەیرانێکی قوڵی پەروەردەیی تاکی و خێزانی و کۆمەڵایەتی و گشتیایە بەگشتی. من پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە پێتان بڵێم بەڕاستی سەردەمێکی ئاڵۆزە، پێتان بڵێم کە لە ڕاستیە بەختەوەری بە قەترا بارێ، نابەختەوەری بە لێزەمە. پێتان بڵێم کە قەیرانێکی قوڵی فکری بەرۆکی ئەم کۆمەڵگای گرتووە، هەر کەس لە ئاستی خۆیەوە هەڵنەسێت بۆ دۆزینەوەی ڕێگە چارە، هەڵنەسێت بە دەستخستنی نەخشە ڕێگای ژیانکردن، بەڕاستی ئەبێتە یەکێک لە قوربانەکانی ناو ئەو چیرۆکە تراژیدیانەی کە بەردەوام لە میدیا و لە سۆشیال میدیاوە بەردڵ و بەردەروونمانەکەوێت. گرنگە بزانین کەم سەردەمە چی جۆرە مرۆڤێکی ئەوێت، گرنگە بزانین کەم سەردەمە ئەو شەپۆلی ئەو گورزی کوشندە گۆڕانکاریە چی لە ئێمە ئەوێت. ئەوێ ناسنامەی مرۆڤوونمان لێ وەربگرێتەوە، ئەوێ وجودمان لێ بسێنێتەوە. ئێمە لە بەرامبەر ئەم پرسیارانە بەڕاستی پێویستە چی بکەین؟ لە بەرامبەر ئەم گورزە کوشندانە پێویستە چۆن بین؟ پێویستە بە چی بیرکەینەوە؟ کەرەستە و وەسائیل و هۆیەکانی ژیانکردنمان چی بێت بەگشتی؟ ئەبێ ئاگاداری ئەم چەمکانە بین، چونکە لێتان نەشارمەوە سەردەم زۆر گۆڕاوە، سەردەم لە تەواوی ڕەهەند و کایەکانەوە گۆڕاوە. تەنانەت ئەگەر تەماشا بکەیت گۆرانەکانی جاران هەر لە دنیای هونەرەوە سەیری بکە، سەردەم چەندێ گۆڕاوە. یعنی پێی ناوێت کە ئینسان تێفکرین و تێهزرینێکی عمق و قوڵایی هەبێت بۆ ئەوەی دۆخەکە بخوێنێتەوە. خوێندنەوەی دۆخەکە زۆر سەطحی، زۆر بە ئاسانیە خوێندرێتەوە. جاران گۆرانی و هونەر و مۆسیقاکانی ئێمە ئەیوێت ئەڕۆم زویر مەبن وردی لەکانم تا سەربەستی بەدەستدێنم بۆ نیشتیمانم. ئێستا مۆسیقا و گۆرانەکانی ئێمە دەڵێ بە بێغەمی بژی، بە بێغەمی بمرە، نازانم سوچ و کوچەی مەیخانە بگرە. سەیری بکە ئینسانێک تەنانەت هونەرەکەی گۆڕابێ، کەلتورەکەی گۆڕابێ، فکرەکەی لە بەردەم گورزی گۆڕانکاریە بێت. ئەبێت ئاوا پەمەیانە بخەوێت، ئەبێ ئاوا بێخەم بێت، ئەبێ ئاوا تەقەلا نەکات، ئەبێ ئاگای لە گۆڕانکاریەکانی ژیان نەبێت، ئەبێ قەلغانەکەی هەمان قەلغانی ڕابردوو بێت، ئەبێ ئاگای لە بەرزکردنەوەی وەشیاری خۆی نەبێت، بێگومان نابێت. بۆیە پێشەوەی بچمە ناو بابەتەکە ئەمەم عەرزی ئێوەی خۆشەویست کرد. مەترسیەکی گرنگەیە بەڕێزان، مەترسیەکی گەورە هەیە بەڕێزان سەر خێزان.